پەرلەمانی ئەوروپا یەکێکە لە دامەزراوە سەرەکیەکانی یەکێتی ئەوروپا ئامانج لە دروستکردنی ئەم پەرلەمانە کۆتایی هێنان بوو بەو جەنگ و کوشتارەی لە سەدەکانی ڕابردوودا لە نێوان گەلانی سەرخاکی ئەوروپا ڕووی دێدا. لەلایەکی دیکەوە دروستکردنی سیاسەتێکی هاوبەشی بەهێز بوو لە بوارەکانی سیاسی و ئابووری و فەرهەنگیدا. پەرلەمانی ئەوروپا پێک هاتووە لە 751 ئەندام کە لە 28 وڵاتی ئەوروپیەوە هەڵبژێدراون. زیاتر لە 160 یاسا و ڕێساکانی تایبەت بە ئەوروپا لەو پەرلەمانەدا دەردەکرێت. لە ساڵی 2006دا ڕەشنووسی دەستوری ئەوروپا لەو پەرلەمانەدا نووسرایەوە. ئەم دامەزراوەیە سێ باڵەخانەی هەیە، یەکێکیان لە برۆکسلی پایتەختی بەلجیکایە و بەشێکی زۆری کاروبارەکانی پەرلەمانی تێدا ئەنجام دەدرێت و دوو باڵەخانەکەی تریش لە وڵاتانی فەڕەنسا و لۆکسۆمبێرگن. ئێمە وەکو هەرێمی کوردستان دیدێکی استراتیژیمان هەبێ بۆ پەیوەندەکانی خۆمان لەگەڵ یەکێتی ئەوروپا لە کاتێکا کە ئەبینین چ لە ڕووی سیاسیەوە یەکێتی ئەوروپا توانیوێتی وەکو کاراکتەرێکی سەرەکی و تاک مامەڵە بکات و لە ڕووی ئابووریشەوە بێگومان بایەخی هەرێمی کوردستان بۆ یەکێتی ئەوروپا وڵاتانی ئەوروپی زیاترە بێ لە کاتێکا کە ئازانین بلۆکی ئەوروپی پێویستی بە نەوت و گازی سروشتی هەرێمی کوردستانە بێت لە داهاتوودا. هەرچەندە تا ئێستا یەکێتی ئەوروپا بە فەرمی نوێنەراتی خۆی لە هەرێمی کوردستان نەکردوتەوە، بەڵام بە بۆچوونی چاودێران لە ماوەی ڕابردوودا بە وردی چاودێری پرسی کوردی لە باکووری کوردستان کردووە و چارەسەرکردنی ئەو پرسەشی کردوتە مەرج بۆ بە ئەندامبوونی تورکیا لە یەکێتی ئەوروپادا. لە ئێستاشدا ئەو یەکێتیە چاودێری پێگەی سیاسی هەرێمی کوردستان لە عێراقدا دەکات. لەو چوارچێوەیەشدا چەند جارێک بەرپرسانی باڵای یەکێتی ئەوروپا سەردانی هەرێمی کوردستانیان کردووە و ڕۆڵ و تواناکانی هەرێمیان لە ڕووبەڕووبوونەوەی دژاتیکردنی تیرۆر بەرز نرخاندووە. ئەنگاوی داهاتوومان سەردانی هەرێمی کوردستانە. لە خۆ ئامادەکردنداین بۆ ئەوەی لە نزیکەوە بارودۆخی کوردستان ببینین و لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کۆبینەوە. بەپێی سەرچاوە مێژوویەکان دروستبوونی پەرلەمانی ئەوروپا دەگەڕێتەوە بۆ سەرەتای پەنجاکانی سەدەی ڕابردوو. ڕۆبەرت شومان وەزیری دەرەوەی فەڕەنسای ئەو کات و ژان مۆنەی ڕۆشنبیر بە دامەزرێنەری کۆمەلگای ئەوروپا دادەنرێن. لە سەرەتادا ئەم دەستگایە لە ژێر ناوی ئەنجومەنی هاوبەش بە بەشداری 6 وڵات پێکهێنرا. پاشان لە ساڵی 1962 ناوی ئەنجومەنی هاوبەش گۆڕا بۆ پەرلەمانی ئەوروپا. بۆ یەکەم جاریش لە ساڵی 1979دا یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپا ئەنجام درا. تا ئێستا 8 خولی هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپا ئەنجام دراوە و هەر 5 ساڵ جارێک هەڵبژاردن ئەنجام دەدرێتەوە. پەرلەمانی ئەوروپا یەکێکە لە گرنگترین دەستگاکانی یەکێتی ئەوروپا. لێرەوە زۆربەی هەرە زۆری یاساکان تێدا دەرەچێت و بەسەر 28 وڵاتی ئەوروپیدا جێبەجێ دەکرێت. بارزان حەسەن ئێناڕتی، پەرلەمانی ئەوروپا، بروکسل.